گەرانتی لە مەسیحدا. بە چاوپۆشین لە بارودۆخی ژیان ئێمە دەبێت لەو ڕاستی دڵنیابین کە ئێستا و بۆ هەمیشە لە مەسیحدا سەلامەتی و گەرانتیمان هەیە. با هەوڵ بدەین دووبارە ئەم بنەمایەدا بڕێژینەوە. ئەگەر ئیسای مەسیح وەک ڕزگارکەری ژیانمان قبوڵی بکەین و دان بە گوناهەکانماندا بنین و لە دڵ و لە ژیانماندا قبوڵی بکەین، ئەوە ئێمە لە مەسیحداین و مەسیحی لە ئێمەدایە. لە مەسیحدا سەلامەتین. ئەمەش ڕاستیەکی نایابی ترە و پۆلیس لە ڕێگای پرسیارێکەوە دەیخاتە ڕوو. هەروەها پۆلیس لە هەموو نامەکانی ڕۆمادا ئەم شێوازە پەیڕەو دەکات، پرسیارێک یان پرسیارگەلێک دەکات و وەڵامیان دەداتەوە. لێرەدا باسی ئەو ڕاستیە دەکات کە ئێمە گەرانتیمان لە مەسیحدا هەیە و دەڵێت کێ لە خۆشەویستی مەسیح جیامان دەکاتەوە، کە پرسیاری یەکەمە. ناخۆشی یان تنگانە یان چەوسانەوە یان قاتی و قڕی یان ڕووتی و مەترسی یاخۆ شمشێر؟ وەڵامەکەی نەخێرە. لە هەموو ئەمانەدا واتە لە هەموو ئەو شتانەی باسی کردووە، بەڵام لە ڕادەیەک لە سەرکەوتوترین لە ڕێگەی ئەوەی کە خۆشەویستوین. کێ ئەوەی خۆشەویستوین؟ مەبەستی عیسای مەسیحی خاوەنشکۆیە کە بەردەوام دەبێت و دەڵێت چونکە دڵنیام نەمردن و نەژیان، نەفریشتەکان و نەسەرۆکەکان، نەشتەکانی ئێستا و نەشتەکانی داهاتوو، نەهێزەکان و نەبەرزی و نەقوڵی، نەبەدی هێنراوی دیکە ناتوانێت لە خۆشەویستی خوددا جیامان بکاتەوە کە لە ڕێگای عیسای مەسیحی خاوەنشکۆمانەوە بۆمان دێت. ڕاستیەکی زۆر نایابە. ئێمە بە ئیمان بێتاوان کراوین، هەروەک چۆن ئیبراهیم بێتاوان کرا. بە ئیمان تەنانەت بەبێ خەدێنەکردن و پێش ئەویش دوو لافیتەی شەریعەت و ئەم ڕاستیە گەورەیە ئەوەیە کە دەمانباتە ئەو بەشەی ئێستا لە بەشی هەشتەمی نامەی ڕۆما کە دەیخوێنینەوە. هیچ شتێک نییە کە بتوانێت لە خۆشەویستی مەسیح جیامان بکاتەوە. هەروەها ئەمە ژوامان لێ دەکات زیاتر لە مانای ئەو قسانەی ئیسا مەسیح تێبگەین کەوتی کەس ناتوانێت لە دەستی ئێوە لە دەستی من ئێوە بڕفێنێت. ئەمەش هەستێکی سەقامگیریمان پێدەبەخشێت لە ژیانی مەسیحیماندا. هەروەها ئەمەش وامان لێ دەکات کە لە بەشەکانی نامەی ئەفەسۆس زیاتر تێبگەین کاتێک پۆلیس دەڵێت خوددا ئێمەی لەگەڵ عیسای مەسیحدا هەستاندەوە بەهۆی یەکبوون لەگەڵ ئەودا و لە شوێنەکانی ئاسمان داینای. لە دیدگای خوددادا من لەگەڵ مەسیح لە شوێنەکانی ئاسمان دانیشتوم. هەروەها بەردەوام دەبێت و دەڵێت تاکو لە دنیادا دەوڵەمەندی ئیعمەتی بێهاوتای خۆی لە ڕێگای میهرەبانیەکەیەوە بۆ ئێمە دەربخات لەگەڵ عیسای مەسیحدا کە بووین بە یەک. بەڕاستی ئەمە لە دەرەوەی خەیاڵی ئێمەیە، بەڵام ڕاستە. ئێمە ناتوانین لە فکری خوددا تێبگەین، بەڵام بەڕاستی دەتوانین لەوە تێبگەین کە ئەو چی دەڵێت سەبارەت بەو گەرانتیە کە لە مەسیحدا هەمانە. لێرەدا ڕاستیەکی تر هەیە کە لە خەیاڵماندا تێدەپەڕێت. لە ڕۆما 8:28 دیدگای هەمیشەیی خوددا دەبینین. ئێمە دەزانین خوددا لە هەموو شتەکاندا کار دەکات بۆ چاکەی ئەوانەی خۆیان خۆش دەوێت و ئەوانەی بە گوێرەی بەخششی ئەو بانکراون. ئەو مانایی کە پۆلیس لەبارەی خۆیەوە دەیڵێت کاتێک دەیچینە بەهەشت تێدەگات و دڵنیا دەبێتەوە کە هەموو ئەو شتانەی بەسەری داهاتوون بەشتە خراپ و شەڕەنگێزەکانیشەوە بۆ چاکەی خۆی و بۆ چاکەی مزگەێنیەکە بووە. ئەمە نهێنیەکە کە ئێمە ناتوانین لێی تێبگەین، چونکە پەیوەندی بە بیری خودداوە هەیە. هەروەها کتێبەکە نیشانمان دەدات کە چۆن بیرکردنەوەکانی خوددا لە شوێنی خۆیەوە دەست پێ دەکەن کە بیرکردنەوەکانمان کۆتایی پێدێت. بیرکردنەکانی ئەو لەو لایەوە دەست پێکا کە هی ئێمە کۆتایی پێدێت. ڕاستیەکی ئەبەدی کە سەرسوڕهێنەرە. بەڵام ئەمە دەبێتە هۆی پرسیاری دواتر. لەگەڵ زانینی ئەوەی کە خوددا چاکە، چۆن دەتوانین ئامۆژگاری ئەو کەسانە بکەین کە بوونەتە قوربانی خراپە؟ خوددا سەرچاوی خراپە نییە. هەروەها ئەوە نییە کە بێتە هۆکاری خراپەکاری، بەڵام لە هەمان کاتە دەتوانێت خراپە بگۆڕێت بۆ چاکەی ئێمە. ئەمەش لە ژیانی یوسف لە پەیمانی کۆندا ڕوویدا و هەموو ئەو خراپانەی کە براکانی بەرامبەری کردیان خوددا هۆکاری خراپەکانی نەبوو، هەمووی توانی بگۆڕێت بۆ چاکە. چۆن یارمەتی ئەو کەسانە بدەین کە بوونەتە قوربانی خراپە و ژیانیان بە توندی کاریگەری خراپە لەسەرەتی. یەکەم شت کە دەبێت بیکەین دام بەوە دابنین کە تێناگەین. ئێمە ناتوانین بۆ خەڵکی ڕوومکەینەوەکە لیان تێبگەێنین، چۆن کە ئەگەر لەوە تێبگەن کە چی ڕوودەدات ئەوە لە بیری خوددا تێنەدەگەیشتن. ئەمە ڕوونادات و پاشان پۆلیس دەڵێت کە من لە بیری خوددا تێناگەم چونکە ئەو زۆر زۆر لە من دوورترە. دووەم شت کە پێویستە بیزانین ئەوەیە کە خوددا بەرپرسیار نییە لە خراپە. ڕێگا نادات بەوەی کە خراپەکاریەکان کە لە دەوروبەرماندا ڕوودەدەن، لەوانە دەست درێژی و ئازادانی مناڵان و کوشتن و هەموو جۆرەکانی خراپەکاری و گەندەڵی کە لە جیهاندا هەیە لەوە سەرچاوە ناگرێت. هەروەها دەزانین ئەگەر نەمانتوانی هیچ مانایەک و هۆکارێک بۆم خراپانە ببینین، خوددا هێزی ناوەمان پێدەبەخشێت. یەکێک لەو چیرۆکە نایابانەی کە ڕەنگە پێشتر بیست بێتمان، پزیشکێکی دەرونی جوولەکە هەبوو کە بە ناوی ڤیکتۆر فرانکڵ
کارا بووە لە ناو سەربازگەیەکی نازیەکان ڕێگەیەکی داهێنا و مامەڵەکردن لەگەڵ ئازار و معانات و ئەو خراپەی کە ناوی لێنا چارەسەری لۆژێکی بەو مانایە کە مانا لەو شتانەدا دەدۆزێتەوە کە بەسەریان دادێت ئەو پێناسەی کە بۆ ئەم شێوازە چارەسەرکردنە داویەتی بەم شێوەیە ئەو دکتۆرە دەڵێت ژیان لە هەموو بارودۆخێکدا مانای هەیە تەنانەت لە ساتە وەختە بەدبەختی و ناخۆشەکانیشە لەبەر ئەوەی تەندروستی باش بوو بردیان و بۆ کارکردن لە ناو کەمپەکاندا بەکاریاننا بەڵام ئەوانەی تر لە ژوورەکانی گازەکاندا دەمردن و گیانیان لە دەستەدا وتی کاتێک بینیم خەڵق لە دەوروبەرم دەمرن منیش دەمردم بەیانیان هەڵدەستام و بژێوی ژیانم دەخوارد و پێڵاوم لە پێ دەکرد و جلەکانم بە پەتێک دەبەست و دەچوومە سەر کارەکەم لە کاناڵەکاندا و هەمیشە پێم وابوو دەمرم یەک هەنگاویش نەم دەتوانی بڕۆمە پێشەوە هەروەها دەڵێت لە کاتی ڕۆشتندا بیرم لەوە دەکردەوە کە پێشتر فێری خەڵکم دەکرد کە لە هەر شتێک کە ڕوو دەدات مانایەک بدۆزنەوە و پێم وابوو تاکە مانایەکە لە کاتێکدا ئازار دەچێژم و خۆم بۆ مردنەکەم ئامادە دەکەم ئەوە بوو کە ڕۆژێک لە ڕۆژان لەبەردەم کۆمەڵێک کەسدا دەوەستم و ئەوەی ڕوویداوە بۆیان باس دەکەم و دڵنیان دەکەمەوە کە ژیان مانای هەیە تەنانەت لەناو ئازارەکانیشدا دەژڵێت ئەم بیرۆکەیە ئەوەندە هێزی پێبەخشیم تا بەردەوام بووم و لە کۆتاییدا ڕزگارم بوو و لە سەربازگەکە چوومە دەرەوە سیر لەوەدایەکە لە ڕاستیدا دوای چەندین ساڵ لە شەڕ تێپەڕبوون زانکۆیەکی شاری داڵاس و تارێکی پێشکەش کرد و بەم شێوەیەش ئەو مانایانەی کە بەدەستی هێنابوو و خەوی پێوە دەبینی لەگەڵ خەڵکدا باسی کرد لە کاتی قسەکانیدا بە ئامادەبوانی خۆی دەڵێت کە ئەوان بوون لە بیری دابوون و هەر ئەوان بوون کە سەرچاوی ئەو مانایانە بوون وای کرد بتوانێت بەردەوام بێت ڕایگەیان کە بۆتە باوەڕدار ئەو کاتێک لە ئوردوگاکانی نازیەکان بوو ئیماندار نەبوو بە مەسیح بەڵام دوای ئەو ئیمانی هێنا ئەگەر ئەو جوولەکەیە بوو بێت کە باوەڕی بە ئەیسا نەبووە وەک مەسیح ئەوە ئەو هێزە ناوەکی دۆزیەوە کە پاڵنەرێکی پێ بەخشێ بۆ بەردەوامبوون و ڕزگاربوون لە سەربازگەکانی نازی ئێمە وەکو باوەڕدار بە ئەیسای مەسیح و وەک کەسانێک کە ڕاستی و توانایی تێگەیشتنمان هەیە لە ڕۆما 8:28 کە دەڵێت ئێمە دەزانین خوددا لە هەموو شتەکاندا کار دەکات بۆ چاکەی ئەوانەی ئەویان خۆش دەوێت ئەوانەی بە گوێرەی مەبەستی ئەو بان کراون هەر بۆیە با ئەو بنەمایە دووارە بکەینەوە و دوعا بکەین کە پێی بژین بە چاوپۆشین لە بارودۆخی ژیان ئێمە دەبێت لەو ڕاستیە دڵنیابین کە ئێستا و بۆ هەمیشە لە مەسیحدا سەلامەتی و گەرەنتیمان هەیە